بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين مسلمانانی بەڕێز و سەنجین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی پازدەهەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بەڕێزان لێرە وەستا بووین کە گوتمان هەندێک لەو گومانانەمان باس کرد کە ئەوانەی پێدەچنە ناو پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسیەت و ئەندامیەتی بوون لە پەرلەمان بە تایبەت ئەوانەی کەوا پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە چاواشەی خەڵکی پێدەکەن و بەر چاوی خەڵکی پێدەگرن لە پێناو ئەوەی تا دەربچن و بەشدار بن لەو شوێنانە جا هاتینە سەر ئەوەی گومانی پێنجەم. گومانی پێنجەمیان ئەوەیە دەڵێن بەشداریکردنمان ناچاریە و ئیکراهە یان پێویستیە و زەرورەتە. دەڵێن چکاگەر ناچارین ئەگەر وانەکەین ئەندامەکانمان دەگیرێ ڕێگامان پێ نادرێ وا دەبی زەرورەتێکی ئێستاشە. دا دەڵێن ئێمە کەواتە مکرەهین ناچار کراوین بەوەی بەشدار بین لەو پەرلەمان و شوێنەی جا یان بوویتە زەرورەت. جا لە دوو خاڵی سەرەکی ئەو گومانەی دەڕەوێنینەوە. سەرەتا بابزانین ئیکراه چییە لە ئیسلامدا و ناچاری چییە. لە ئیسلامدا ئیکراه بریتیە لەوەی کە ئیبن حەجەر لە فەتح الباری لە جلدی 12 لاپەڕە 311 فەرموویەتی الئیکراه هو ئیلزام الغەیری بما لا یوریده. ئیکراه بریتیە لە پابەندکردنی و ملکەچکردنی جگە لە خۆت بەوەی کە نایهەوێت. جا ئەوان بۆ هەڵبژاردنی خۆیان دەیانەوێت کەس ناچاری بکەن و دەنجیان پێ بدەن، بەڵام بە دڵنیاییەوە ئەوان ناچار نەکراون بۆ ئەوەی کەوا نایان هەوێ، ئەوان بۆ خۆیان دەیان هەوێ بەشداریەکەی بکەن. جا مەرجەکانی ئیکراه و ناچاریش دیارە زانایان کۆیان کردیتەوە لەوانە هەر ئیبن حەجەر لە فەتح الباریش هینایتی کە دەڵێ یەکەمیان ئەوەیە کەوا ناچار کار لە توانای دابێت هەڕەشەکەی واتە مکریه ئەوەی ئیکراهت دەکاتن لە دەسەڵاتی دا هەبێت هەڕەشەکەی جێبەجێ بکات و ناچار کراویش لە توانایدا نەبێت لەسەر خۆی هەڕەشەکەی لا بدات. دووەم دەبێ گومانی زاڵ و ظەنی غالیب ئەوە بێت کە داوایەکەی جێبەجێ نەکات هەڕەشەکەی بەسەردا جێبەجێ دەبێت. و سێیەم دەبێ ناچار کراو واتە مکراه هیچ هەڵبژاردن و سەرپشکیەکی نەدرێتە دەست و لە لای ئەوەی کەوا ناچاری کردووە. و مەرجی چوارەمیش دەبێ هەڕەشە کە بۆ ئەو کاتە بێ کە دەست بەجێ لەگەری جێبەجێ دەکا یان دەیگرێ و لێ ناگەڕێ ڕابکاتن هەتا لەسەری جێبەجێ دەکا، نەک بڵێ لە فلان ڕۆژی یان لە داهاتوودا کە ماوە و مەودای هەبی بۆ ڕاکردن و ڕۆیشتن ئەو کاتی ئەو کەسە نابێتە مکرەه و ناچارکرا و دەبێ ڕابکا و بڕوە. و هەندێکیش دەڵێن ئەو ئامرازەی هەڕەشەکەی پێدەکرێت ئەوانە بێت کەسەکەی پێ بکوژرێت یان ئەندامێکی پێ لە کار بخات یان لێدانی زۆر و تند بێ یان کە ئاسان تەحمل نەکرێ یان زیندانیکردنی دوور و درێژ بێ. جا ئەو مەرجانە هیچیان بە دڵنیاییەوە لەو کەسولایەنانەی بەشداری هەڵبژاردن دەکەن نەهاتیتە جێ و نەدێتە جێ و شتەکان زۆر لێک دوورن. لە گریمانەی ئەوەی کە ناچار بکرێن و بڵین وابێ و ئیکراهیان لەسەر بێ ئەو کات دەبێ کۆچ بکەن لەو شوێنەی نەوەک ملکەچ بکەن بۆ ناچاریەکەیان مادام دەتوانن ڕابکەن. ئەوانە لە جیاتی ئەوەی ڕابکەن دەڕۆن و ڕادەکەن بەرەو چوونە ناو پرۆسەکەی و خۆیان بەناو ئاگرەکەی دادەدەن. جا خاڵەکەی تریش کە دەڵێن زەرورەتە دیارە زەرورەتیش لە ئیسلامدا بریتیە لەوەی دەبێ بلوغه حدا إن لم يتناول الممنوع هلك أو قارب. جا دەبێ کەسەکە گەیشت بیتە ئەو ئاستەی وەکو زانایان فەرمویانە ئیمامی زەرکەشی ئەوە وتەکەی ئەو بوو لە الدر المەنثور هینایتی دەڵێ گەیشت بیتە ئەو ئاستەی کە ئەگەر قەدەغە کراوەکەی نەکاو نەخوا لە ناو دەچێ و یان نزیکە لە ناوچوون. وەکو کەسێکەوە شتێکی لە گەروی مابێتەوە پاروێک ئەگەر قومێک ئارەق لەوێ بێ دەستی بە ئاو هیچ شتێکی دیڕانەگا ئەگەر فڕێکی لێ نەدا و پارۆکەی پێوە قوود نەدا ئەو بە دڵنیاییەوە
ظنی غالب ئەوە بێ کە دەخنچێ و نزیک بیتەوە لە خنکان ئەو کاتەی بای ئەوەندەی بۆی دروستە چکە الضرورات تقدر بقدرها بە ئەندازەی خۆی بۆی دروست دەبێتن نەوەک بەردەوام بۆی دروست بێ بیکا و بەکاری بینی هەر ئەوەندەی کەوا پێویستیتی هەر ئەوەندە ڕێگای پێدەدرێت کەواتە ساڵەهای ساڵە ئەو بەشداریەی ئەوانەی پاشگیری ئیسلامیان بە خۆیانەوە لکاندووە تاکو ئێستا نەیانتوانیوە زیانی سەر ئەندامێکی تاقم و کۆمەڵەکەی خۆشیان لابدەن نەوەکی سەر مسلمانان بەگشتی و یان کەواتە ئەوە گومانێکە نەک زەڕورەت نییە و ناچار نەکراون بەڵکو باوشیان بۆ کردیتەوە و کۆمپانیایەکە بەرەولای دەچن و بژێوی ژیانی دنیایان پێدابین دەکەن لەبەر هەندێک ئەوەندە قڵسن کاتێکەوە بەرگری دەکرێ و ڕاستیەکان ڕۆن دەکرێتەوە لەوەی کە بەشدار بن لە هەڵبژاردن و لە پەرلەمان و گومانێکی تر لەو گومانانەوەیە دەڵێن ئەو باس و بابەتە باس و بابەتێکە کە زانایان قسەیان لێ کردووە و ڕاجیاوازی لێ دروست بووە و کۆدەنجی لەسەر نییە کەواتە نابێت ڕێگری بکرێت و ئینکاری لە شتەکانی کە ئیختیلافی لەسەرە دەڵێن نابێ هەبێتن و لە پاشانەکە ئێمە بەو ڕایی دەکەین و قەناعەتمان هەیە کەوا دروستی دەکات جا لەو گومانەشدا بەو خاڵانە دەیانڕەوێنینەوە و دەڵێن خاڵی یەکەم بە گوێرەی بەڵگە و هەڵوەشانەوەی ئەوانەی خاوەنی ڕای یەکەم بوون کە گوتیان دروستە لە باس و بابەتەکەی خۆمان کە هینامانەوە و بەڵگەکانیمان یەک هەڵوەشاندەوە کە زانایان هەڵیان وەشاندیتەوە کە ئەوان بە بەڵگە هێنابیانەوە بۆمان دەرکەوت ڕای یەکەم هیچ بەڵگەیەکیان لەدەست نەبوو و ڕای یەکەم ئەوانە بوون کەوا یان بە نەزانینەوە لە ماهیەتی باس و بابەتەکانیان نەدەزانی یان لە کۆتا کە بۆیان ڕۆن کراوە لێ پاشگەز بوونەوە لە فتووە بۆ چوونەکانیان و ئەگەرنا ئەوانیش تەنها مرۆڤن هەڵەیە کە کردیتیان و غەڵەتی کردیە ئەگەر کەسەکە مسلمان بێ و زاناش بێ بە دڵنیاییەوە هەڵەی دەکا جا ئەوە سەنجی مەحەک نییە لە شتێکی کە دەمەدەمی تێدابی ئێمە بڵێن قسەی لێ نەکەین ڕێگری لێ نەکرێ و بە هەر یەک لە ڕایەکان بە کەیفی خۆمان بکەین ناخواوای نەفەرمووە فەرموویەتی فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر لسورة النساء آية 59 دەفەرمێ ئەگەر ناکۆک بوون لە شتێک بیگەڕێنەوە بۆ لای خوای و قورئانەکەی و بۆ لای پێغەمبەری و عەلەیهی سەڵاتو وسەلام فەرموودەکانی ئەگەر ئێوە بڕواتان هێناوە بەخوا و ڕۆژی دوایی لە پاشان بە خاڵێکی تر دەتوانین بیڕەوێنینەوە ئەویش ئەوەیە باس و بابەتی جیاواز دەبێ بەرهەڵستی لێ بکرێ و ڕێگری لێ بکرێت ئەوتە ئیبن القەییمی جۆزیە ڕەحمەتی خوای لێ بیفەرموویەتی خەطأ من يقول لا إنكار في مسائل الخلاف دەڵێ ئەوە هەڵەیە کە کەسێک بڵێ ئینکاری و بەرهەڵستی ناکرێت لە باس و بابەتە اختلافی و جیاوازیەکان بإعلام الموقعين ابن القيم لجلد يك لاپەڕە 373 هێناویێت لە پاشان بە خاڵێکی تر هەردەوەشێتەوە باشە ئەی بۆچی ئێوە وەکو پیرەژنی دۆلێ ڕژاو هەر پرتە و بۆڵەتانە زۆر بە توندی ڕێگری لەو ڕاو بۆ چوونانە دەکەن کە قەدەغەی هەڵبژاردن و بەشداریکردن تێیدا و دەنگدان و پەرلەمانی دەکەن و کردویانە بە خاوانەکانیان تۆمەت دەبەخشنەوە و پێتان وایە و بێڕێزیان لەگەر دەکەن دەڵێنەوانە بەرگریکاری ئەلمانیەتن ئەوانە نایانەوێ حکمی ئیسلام بگەڕێتەوە ئەوانە واوە چەندین قسەی دروست دەکەن و دەڵێن چکە بەڵگەتان لەدەست نییە کەواتە قسە و گوتنی خۆتان بەڵگەیە لەسەر خۆتان دەستان گرتووە بە تەنها جێرانەوەی قسەی هەندێک لەوانەی کە گوتیانە چەندین زانە وا دەڵێن جاریش وەیە کە لێ دەکۆڵیەوە وانیە و دروست نییە زۆر جاران پەنا بەخوای ڕەب العالەمین و بەداخەوە مەندیل بەسەرە جوبە لە بەرەکان ئەوانەی مەیلیان هەیە بەلای یەکێک لەلایەنەکان کەوا بلعام ئاسا ئەو ڕۆکە عەدەد و ژمارەیەکی زۆریان بەخشراونەوە وەکو گۆشتی خێرێ هەر لایەن و کەسێک بەشی خۆیانی لێیان بردووە و هەموو مەلا و مەندیل بەسەر و جوبە لەبەری خۆیانیان هەیە کاتێکەوە دەڵێن ئەوە پێویستیە ئەوەندە سەد زانایە ئاوایان فتوادایە و وایان گوتیە
بڕۆ لەگەڕی دابنیشە نە پێناسەی پەرلەمانی دەزانی نە دەزانی زانایەکان چێنە نەدەزانی ئایا ئەوانەی وایان گۆتووە ئاستی ئەوەیە پێیان بگۆترێ زانا بە مەرجە شەرعیەکان و ضەوابیتەکانەوە و لە پاشان لە چێوەیان گۆتێ و لە چ سەرچاوەیەکیە هیچیان بەدەست نییە مەگەر ئیکەس و چەند کەسێکی ناولایەنەکان کە لە ئەنتەرنێت و شتیتر هەندێک شتیان کۆ کردبیتەوە و هێنابیانەوە بەبێ تەحقیق و لێکۆڵینەوە ئەوان دەیکەنە سەرچاوە و لەسەری دەڕۆن بەداخەوە و پەنا بە خوای رب العالمین دەبێت لە خوای بترسێن بگەڕێنەوە لای خوای رب العالمین ئەوانە گومڕانە بە خۆیان و خەڵکیش گومڕا دەکەن پێغەمبەر ئێمەی لێ ئاگادار کردەوە عەلەیهی سەڵات وەسەلام إن أخوف ما أخاف عليكم الأئمة المضلين يعني كما قال الرسول عليه الصلاة والسلام لهمو شتوش كسيكي زياتر أويدا ترسيم لسر أمتكم أو بيشوايا قمرا كرانا ولا باشان يكيشي تر لقمانا كان دلين كاكا ديمقراسيتو برلمان ريك وكو شوراي نيو إسلام وايو لزور شتي تيك دكاتو لقري إما بشدارين لشوراي أو لەوێن دەرێش ڕاوێژکردن و شوڕاکردنە جا ئەو گومانش بەو خاڵانە دەڕەوێتەوە کە شوڕا چەمکێکی قورئانیە ئەوانەی بە پەرلەمانی دەچوێنن پەنا بەخوای رب العالمین لە مانا و پێناسەی تەواوی شوڕا نەگەیشتون بە دڵنیاییەوە پەرلەمان لێناگەڕێ و کەسێک بگا بەو ئاستەی کەوا ئەوەی لە شوڕای دەگوزەرێ و هەیە یان مەرجەکانیان لێ هاتبیتە جێ و وەکو یەک وابن بەڵکو پێچەوانەی یەکترن 100% جا بە کورتی ئەوە هەندێک لە جیاوازیەکانی نێوان شوڕا و پەرلەمانی دەخەینە بەرگوێچکەتان ئێوە بڕیار بدەن بزانن وەک یەکن شوڕا لە ئیسلامدا بە دڵنیاییەوە وشەیەکی عەرەبیە و چەمکێکی قورئانیە بەڵام هەرچی دیموکراسیەت و پەرلەمانە بە دڵنیاییەوە ئەوە وشە و چەمکی خۆر ئاواینە و ئەوروپیە هەر لێرەوە لێک جیاوازن و خاڵی دووەم شوڕا حکم و بڕیاری خوای بەرزە بەڵام هەرچی دیموکراسیەت و پەرلەمانە حکم و بڕیاری گەل و زۆرینەیە و خاڵێکی تر شوڕا تەنها لە باس و بابەتەکانی ئەوانەی ئیجتیهاد و کۆششکاری لێ دەکرێن نەک دەقەکانی قورئان و فەرموودە قسەی بکاتن تەنها لەوەی ڕاوێژ دەکات بەڵام هەرچی پەرلەمان و دیموکراسیە دەربارەی هەموو باس و کارێک ئەگەر بیر و بڕوا و ژبێ و پیرۆزیش بێت دەیکاتن و دەڵێت و لە پاشان شوڕا تەنها لە نێوان کۆششکاران و مشتەیدەکان و ئەهلی حەل و عەقدە بەڵام هەرچی پەرلەمانە و ئەنجومەنی یاسادانانە لە نێوان هەموو چین و توێژەکانە کافر و منافق و بێبڕوا و زانا و نەفام و داوێن پیس و خراپ و ئەگەر کەسێک هەندێک سیفەتی باشی هەبێ هەمویانی پێکەوە کۆ کردیتەوە و ڕاوێژ دەکەن و لە پاشان شوڕا ڕایەکان بەڵگە و دەلیل یەکلایان دەکاتەوە بەڵام هەرچی پەرلەمانە و ئەنجومەنی یاسادانانە زۆرینەی دەنگ یەکلای دەکاتەوە شوڕا دەنگدان ناکرێت لەسەر بیر و بڕوا و خاڵە بڕاوەکانی ئیسلام و قەتعیەکان بەڵام هەرچی لە پەرلەمانیە هەموو شتێک دەدرێتە دەنگدان حەڵالە بڕاوەکان و حەرامە بڕاوەکانیش هەر دەدرێنە دەنگدان و یاسای دەربارە دەردەچێت و لە پاشان شوڕا ئاینی خوایە و دەبێ بڕوامان پێی هەبێت هەرچی دیموکراسیەت و پەرلەمانە ڕێباز و ئاینێکی عەلمانیەت و مرۆڤ کردە جگە لە هی خوا و پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وەزادەی بیر و هۆشی مرۆڤە کەواتە پێچەوانەی ئیسلام و تاغوتن و دەبێ بڕوامان پێیان نەبێ و پێیانەوە کافر بین و لە پاشان شوڕا لەسەر ڕای پەسەندی زانایان پێویستە بەڵام پابەندکردنیە بۆ فەرمانڕەوای مسلمانان و خەلیفەی مسلمانان 100% پێیوە پابەند بێ دەتوانێت لە دوای ڕاوێژ و شوڕاکەش ڕەئیەکی تری خۆی هەبێ بەڵگەی لە دەستدا بێ و پێی لەسەردا بگری و ئەوی جێبەجێ بکە بەڵام هەرچی پەرلەمان و دیموکراسیەت و ئەنجومەنی یاسادانانە ئەو یاسایانەی لە پەرلەمان دەردەچێت بە زۆرینەی دەنگ یەکلا دەکرێتەوە کەس و هیچ لایەک بۆی نییە
هەڕی بوەشێنتەوە و یان پێیوە پابەند نەبێ و دەبێ شەرعیەتی پێ بدرێ کەواتە شەرعیەتی لەوەیەوە وەردەگرێتن و دەچەسپێندرێ بەسەر هەموو کەس و لایەنەکان. جا ئەوانە ئەگەر سەرنجت دا و گوێت لێ ڕاگرت بۆ دڕۆمبەوە بە دڵنیاییەوە ئەوە هەندێک بوون لە جیاوازیەکانی نێوانیان، جا تێکەڵکردنیان بە یەکتر جواندنیان بە دڵنیاییەوە ئەوە تێکەڵکردنی حەق و باتیلە، تێکەڵکردنی ناڕەوایەتی و ڕەوایەتیە، وەکو تێکەڵکردن و لە یەک کاتدا وەک ئەوەی وایە بڵێ شەو و ڕۆژ وەک یەکە و تێکەڵ یەکن، وەکو خوا دەفەرمێ ولا تلبسوا الحق بالباطل وتكتموا الحق وأنتم تعلمون لسورة البقرة آية 42. واتە ڕەوایەتی و حەق و ناڕەوایەتی و باتڵ تێکەڵ مەکەن و حەق مەشارنەوە ئێوەش دەیزانن. يعني فرميت يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون. أي خاون برتوكا كان جولك وديانة ونصرانية كان وشي حق رواتي لقر نارواتي وباطل تيكريشي دكانو بيشي دسوينو وحق راستي كان دشارنو ايوه لقر اويدا دشي زانن. زاخوا فرماني كردوه كبروا نهينين بجگل الرباز و آيني خواو كفر بكين بطاغوت إن جاء أوي وابكات دستي قرتوا بقلبي بهيزي خواي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. أوي كافر بو بيت بطاغوت وبروا بيني بخواي پروردگار دستي قرتوا بقلبي بهيزي إسلام كلا إله إلا الله. جاء أوي شورا وديمقراسي وبرلمان يكسان بكاد وكو أوي وايا كبديهن رو بديهن راو واتخالق مخلوق بيكسان دابنت بنا بخواي أو تلي پشمان دبتو لميدان حشر حساب قيامة جهنم دا كخواد فرمي لآيات نوت ششتان وتوشتي سورة الشعراء قالوا وهم فيها يختصمون تالله إن كنا لفي ضلال مبين إذ نسويكم برب العالمين. دكون دم مشتمر ليكتر دخوينو وبربركاني يك دكانو دش بيك قسان دكان جهنم يكانو كافر ومشرك كان كاتك كوا سوين دخون بخواي پروردگار دلن ايما لقم رايشي رون واشكرا دابوين كوا ايوا اي سركان اي اواني دمان پرستن بتو سنه مكان ايوا من هنا بوا يك استو يكسان من كردبون لقر خواي پروردگاري جيهانيان. جا نابي برلمان وياساو دست کرد و دیموکراسی و علمانیت بینینە ئاستی ئیسلام و دینی خوای و قورئان و فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر ناوالێک پەشێمان دەبینەوە و خوا لێمان قبوڵ ناکا و هەڵناگرێت. جا لەبەرەوەی کاتمان زۆر بەدەستەوە نییە لێرکانەدا ئەوەندە گومانانەی هێنامانەوە ئەوە هەندێکیان بوون بنمونە و ڕەواندمانەوە و هەڵمان وەشاننەوە هیوادارین سوود و کەلکتان لێبینی بێ و بەڕاستی لە ڕاستیەکان گەیشتبن و دڵتان نەرم بوو بێ ئەوانەی تا ئێستا تێنەگەیشتن بێنەوە بەرەو ڕێگا ڕاستەکە. ئەوەی ئێمە بۆ ئێوەمان گوتووە تەنها دڵسۆزیە لە قیامەتیش بەبیرتان دێتەوە بۆ هیچ پۆست و دەنگدان و بەرژەوەندیەکی نییە تەنها لە پێناو خوای ڕەب العالەمینە. جا لەبەروەی لێرەدا واز دەینین لە گومان و ئەوەکان با یەکەوسەر بینە سەر ئەوەی بزانین حکمی بربژێر پاڵێوراو مرەشیح یان منتەخەب ئەوانەی کەوا خۆیان هەردەبژێرن لۆ ئەندامیەتی ئەنجومەنی یاسادانان و دەنگدەر منتەخیب ناخیب مسەویت ئەوەی دەنجیان پێدەداتن لە ئیسلامدا و لە ڕوانگەی قورئان و فەرموودا چییە و وەحچیان بەسەردێتن و وەک چۆن لە قەڵەم دەدرێن و زانایان چیان فەرمووە. جا لەسەر ڕاو بۆچوونی دووەم لەو توێژینەوە و وتارانەی کەوا خستمانە بەرگوێچکەتان بۆتان دەرکەوت کەوا دوو ڕاهەبوو بەڵام ڕای تەواو و دروستتر لەگەڵ ئەوەیدایە هەر ئەویشیان پەسند و تەواو بوو بە هەموو بەڵگەکان کە ڕوونمان کردەوە و ئەو خراپیانە و خلیسکانانەی کە لە بەشداریکردن لە هەڵبژاردن و دەنگدان و چوونە ناو پەرلەمان دەکەوێتەوە و ئەو گومانانەی کەوا ڕەواندمانەوە ڕاو بۆ چوونی دووەم کە قەدەغە و حەرامی کردبوو بە کوفری دەزانی ئەویان ڕاست و دروست بوو. جا خاوەن ئەو ڕاو بۆ چوونەی دووەم ئەوانیش جیاوازن لە حکومدان بەسەر بربژێر و دەنگدەر دەڵێن بەو شێوازەی خوارەوە یەکەم جار دەڵێن لایەنی کەم
ئەو کەسانەی کەوا خۆی بربژێر دەکا و یان دەنگ دەداتن و بەشداری ئەو پرۆسەی دەکا گوناهبارە تاوانبارە و هەندێکیشیان دەیگەینە ئاستی ئەوەی دەڵێن کافر دەبێ بەس بە ڕەهایی کوفرەکەیان بەسەردا دەگۆترێ و بە تەعین و دیاریکراوی کافر ناکرێن و هەندێکیش دەڵێن نەخێر بە تەعین و دیاریکراویش کافر دەکرێن بەڵام هەندێک ڕۆنکردنەوە و دوور و درێژی هەیە بۆ ئەوەی دەنگدەرە بەڵام بۆ ئەوەی نا کەوا خۆی بربژێر کردیە جا بە کورتی و پوختی و کوشراوی ئەوە ڕاو بۆ چوونەکانە دەخەینە بەرگوێچکەتان و چاک گوێی لێ ڕابگرن جا ئەوانەی کەوا خۆیان بربژێر کردیە و بەتەمان دەنگیش بدەن و یان دەنگیان داوە و دەدەن با ئاگاداری خۆیان بن و لە خوای بترسێن و بگەڕێنەوە ئەو حکمە شەرعیانە بەسەر خۆیاندا نەچەسپێن و ئەو حکمە شەرعیانە لە خۆیاندا نەجێ یەکەم دەڵێن بربژێر کاندید و مڕەشح ئەوەی خۆی هەردەبژێری کە بریتیە لەو کەسەی لە سیستەمی ئەلمانی و دیموکراسی لە چوارچێوەی یاساکانی پەرلەمان و کۆمۆسیۆنی هەڵبژاردن خۆی بربژێر دەکات بۆ ئەوەی دەنگی پێ بدرێت تاکو ببێتە نوێنەری دەنگدەرانی لە پەرلەمان زانایان و خاوەنڕاکانی دووەم کە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدانیان بە قەدەغە و حەرام دانابوو و بە کوفریان دەزانی بەو شێوازە ڕاجیاوازن لەسەر حکمی بربژێر و مڕەشح ئەوەی خۆی پاڵێوراو کردووە و تاکو دەنگی پێ بدرێ و ببێتە ئەندام پەرلەمان یەکەم هەندێکیان تەنها بە گوناه و تاوان ناویان بردووە و کافری ناکەن دووەم هەندێکیش دەڵێن کارەکە کوفرە و بەڕەهایی کوفریان توش دەبێت و بەسەریاندا دەگۆترێ بەڵام بە تاک تاک دیاری و کراوی کافر ناکرێن تاکو حجەی تەواویان لەسەر نەکرێت و سێم ڕاوبۆچون ئەوانی تر گوتویانە دەربچێت یان دەرنەچێت مادام خۆی بربژێر کردووە و بەو یاسایانە کەواتە ڕازی بووە و دانی پێداهێناوە و چوویتە ناو پرۆسەکەی خۆی بربژێر کرد بۆ ئەندامیەتی پەرلەمان و ئەنجومەنی یاسادانان ئەوە کافر بووە و لە ئیسلام دەرچووە و بیانووی بۆ نییە و بە دیاریکراوی و تەعینکراوی کافرایەتی بەسەردا دەسەلمێندرێ و کافر دەکرێت جا حکمی کاری هەڵبژاردن و بربژێر و دەنگدەر لە ئیسلامدا ڕای یەکەم ئەوەیە کەوە وتمان لایەنی کەم بە ڕێگا پێدراویان داناوە و بربژێر و دەنگدەریش ئەگەر خێریشیان پێنەگات دەڵێن ئەوە گوناهبار نابن و کارێکی ڕێگا پێدراویان کردیە و ئەنجام داوە بەلای هەندێکیشیان خێری بۆ دەنووسرێ و بە ئەرکی خۆی هەڵساوە ئەوە لەسەر ڕای یەکەم کەوە ویستمان ئەوەش بێخینە بەرگوێچکەتان وەبی بە ئینسافانە هەموو خاڵ و ڕاو بۆ چوونەکان بڕین ئەگەر ڕاو بۆ چوونەکان جێشی نەبێتەوە لە چوارچێوەی قورئان و فەرموودەی پێغەمبەری و عەلەیهی سەڵات وەسەلام و بنەمایە شەرعیەکان ئەوجار ڕاستیەکان تەواو بخەینە ڕوو جا لەسەر ڕای دووەمی هەڵبژاردن و دەنگدان کە باسمان کرد تازە لە ڕابردوودا ڕۆنیشمان کردەوە کەوا هەڵبژاردن و دەنگدان کوفرە و قەدەغەیە و بەڕەهایی و زۆربەیان ڕایان وایە کوفری گەورەیە و لە ئیسلام کەسەکە پێدەردەچێت جاوان بەو شێوازە باسییان کردووە دەڵێن بربژێر وەکو گوتمان مڕەشیح و کاندید دوو ڕای دیاریکراوی سەرەکی لەسەرە کە ماوەیەک لەبەر لێ ئێستا باسمان کرد یەکەم دەڵێن کارەکە کوفرە و بەڕەهایی کافر دەکرێن و بە تەعین و دیاریکراویش دەبێ درێژەیان پێ بدرێت و بە شێوازی داهاتوو کە باسی لێوە دەکەین ئەو جار باسی لێوە بکرێ و حکمی بەسەردا بدرێ و ڕایەکەی دووەمەوە بوو کە کارەکەی کوفری گەورەیە و دەربچێت یان دەرنەچێت گوتمان بە کافر دادەندرێت و لە ئیسلام دەردەچێت و بە دیاریکراوی و تەعینی کافر دەبێ و بیانووی نەفامی و عوذر بە جەهلیشی بۆ نییە جاگەر بین درێژەی ڕای یەکەم ئەوانەی کەوا دەڵێن کوفری ڕەهاییە و دەبی درێژ بکرێتەوە و تەعین ناکرێ و دیاری ناکەین بە دیاریکردن کەسەکە پێ کافر بێ بەو دوور و درێژەی قسەی لێ دەکەن دەڵێن هەندێک لە زانایان بربژێری دەکەنە سێ جۆر و بەش سەبارەت بە حکومدانی شەرعی لەسەریان بەو شێوازەی داهاتوو یەکەم دەڵێن ئەگەر
چوە ناو پەرلەمان یاسایەکی دانا کە پێچەوانەی شەریعەتی ئیسلام بوو یان ڕێککەوت و ڕازی بوو لەسەر یاسایەکی پێچەوانەی شەرع یان دەنجی بۆدا ئەوە هاوبەش بڕیاردەر و مشریکی کافرە بیانووی نەزانین و نەفامی و عذر بە جەهل و تەویلکردن و یان بەرژەوەندی بۆ نییە خوای بەرز فەرموویەتی ئەم لەهم شوڕەکاء شرعوا لهم من الدین ما لم يأذن به الله لە سوورەتی الشورا ئایەتی 21 ويان فرميتي إن الحكم إلا لله يان فرميتي ولا يشرك في حكمه أحد لسورة الكهف آياتي 26 طلن أو آياتان ديقريتو أو كسا كافري مشركة وعذر بجهلشي لونيا أجر یاسایەکی دش بە ئیسلام دابنێ یان یاسایەک لەوێ دابندرێ ئەو پاڵپشتی بکاو یان دەنجی بۆ بدە دەڵێن ئەندام پەرلەمان نیش جاری ژوەیە ئەوە بەشی دووەم و جۆری دووەمە هینایتیانەوە دەڵێن ئەگەر بچێتە ناو پەرلەمان و سوێندی بخوات لەسەر ڕێزگرتنی دەستوری کوفری زانە بێت بەوەی لە ناو دەستورەکەی هەیە لە پێچەوانەکانی شەرعی خوا ئەوە کوفر و هەڵگەڕانەوەیە واتە مرتد دەبێ و کافر دەبێ ئەگەر پێشتر مسلمان بوو بێ جا بە جددی بێت یان جگە لە جددیەتی بە چاچی دانابێ یان نا بێگومان کوفری کردووە بە زانایی و بە ئەنقەست بە هەڵبژاردنی خۆی نمونەی ئەوە وەکو ئەوەیە کە سوێندی لەسەر ڕێزلێنانی لات و عوزا خوارد بێت یان سوێندی لەسەر ڕێزلێگرتنی یاساکانی قوڕیشی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەفامیەتی خوارد بێت واتەوە کۆی وایە بڵێ سوێن دەخۆم لات و عوزا بەڕێزن دەیان پارێزم بەرگریان لێ دەکەم لە بتەکان لە سەنەمەکان لە کوفرەکان لە شرکەکان وایە جا دەڵێن ئەوەشیان هەر کوفرە بە کوفری گەورە بە دیاریکراوی کافر دەبێ و لە ئیسلام دەردەچێ و هەردەگەڕێتەوە عذر بە جەهلی لۆ نییە و بەشی سێم و کۆتایی کە ئەو بەشەیان بە دڵنیاییەوە یەکێک لە زانایان کە هێناویەتیەوە لەوانە شێخ عەلی خوضەیر ڕەنگە نەهەبوو بی و نەبشێتە جێ ئاسان وەکو فەڕەضیەیەک یعنی دانراوە کە دەڵێ سوێندی نەخوارد لەسەر ڕێزلێنانی دەستور و یاسادانانی و بەشداری نەکات لە یاسادانانەکانی پێچەوانەی شەریعەت و بەڵکو ڕەتی بکاتەوە و دەنجی لە دژ بدات ئەوە هەڵەیە و گومڕاییە و پێچەوانەی ڕێبازی پێغەمبەری کردووە عەلەیهی سەڵات وسەلام بۆ چاکسازی و گۆڕین و بەرپاکردنی دەوڵەتی ئیسلامی بەڵام کافر نییە ئەگەر ڕێگای گومڕایی و هاوبەشی گرت بە ڕێگا بۆ بانگەوازی و گۆڕین و چاکسازی خوای بەرز فەرموویەتی فماذا بعد الحق إلا الضلال لسورة يونس آيات 32 لدواي حق رواياتي هيج ريغا وشتيش ترنيا جيغا لقوم رأي كواتا ليرا أو مبستي أويا دلي گناه بارا تاوان بارا قوم رابوا بزنة سويتا بازني كفرو بيو كافر نابي أو كاتي كوا هیچ سوێندێک ناخوا لەسەر دەستورەکەی جا ئەوە نییە و لێ قبول ناکرێ هەر لە سەرەتاوە یان دەڵێ هیچ یاسایەک دەرنەکاو و دەنجیشی بۆ نەدا کە پێچەوانەی ئیسلامی و بەڵکو لە دژیشی بوەستیتەوە جا بەڵام دەبێت لە بەروەی گوناهبارە و تاوانبارە چونکە ڕێگایەکی جگە لە ڕێگای پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام گرتە بەر بۆ چەسپاندنی حکمی ئیسلام و گۆڕانکاری و چاکسازی و بە حیساب پاکسازی جا ئەگەر سەرنجی ئەو جۆر و بەشەی سێیەم بدەین بە دڵنیاییەوە تاکو ئێستا نەبوونی هەیە و نە بە ئاسانیش دەبێت کە بتوانێت سوێندی نەخوا و یاساکانی دژ بە ئیسلام لەگەردانە بێ و بە ئاشکرا ڕەتیان کاتەوە و لە دژیان بوەستێتەوە بە دڵنیایی سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامەکانی تر و سیستەمەکەش ئەوەی لێ قبول ناکات ئەوە تەنها ئەگەردانان و فەرضکردنێکە بەشێکیشیان لە خاوەن ئەو ڕایانە بربژێرەکان دەکەنە دوو جۆر و بەش دەڵێن جۆری یەکەمیان هەر کەس و لایەنێک کە مسلمان بێت و ئیسلامیانە بیر بکاتەوە و گومان و تەویلاتی زۆر و بەناو بەڵگەی هەبێت تو سەری لێشێوا بێت ئەوە ڕێگاکە و کارەکەی کوفرە بەڵام بە دیاریکراوی کافر نابێت تاکو بیانووی نەبڕێت و حوجەی لەسەر نەکرێت و گومانەکانی نەڕەوەندرێنەوە جا لە دوایەوەی حوجەی لەسەر دەکرێت کافر دەکرێت و لە پاشان ڕاو جۆری دووەم لە ساوڕایی دەڵێن ئەوەی زاڵ بێت بەسەر خلیسکان و هەڵەکانی و گومان و تەویلاتەکان و بەڵگەکانی لەلابێ و بە دیاریکراوی کافرە و
تعین دەکرێت کوفریەکەی چونکە مەوانیع و قەدەغەکانی کافرکردنی تێدا نەهاتە جێ و مەرجەکانی کافرکردنیشی لێ هاتیتە جێ. جا لە پاشان دێنە سەر ئەوەی کەواتە بزانین دەنگدەر حکمی چییە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە. دەنگدەریش بەڕێزان خەتەرناکە، ئاگادار بن ئەوانەی بەشداری دەکەن و بەتەمان دەنگ بدەن یان دەنگتان داوە. بزانن دەنگدەر یعنی ناخیب لە لای زانایانی خاوەنی ڕای دووەم بە درێژی بەو شێوازەی خوارەوەیە. دەنگدەر دوو جۆرن. یەکەم ئەوەی تێگەیشت بێ و بەشداری هەڵبژاردن بکات و دەنگ بدات بە نوێنەرێک کە لە جیاتی خۆی ڕەوانەی بکات بۆ ئەوەی یاسای دابنێت یان دەنگ بدات و ڕازی بێت لەسەر یاساکان کە دش بە ئیسلامن، ئەوە کافر دەبێت و لە ئیسلام دەردەچێت و مەگەر ناچار کرابێ و ئیکراهی لەسەر بێت بە مەرجەکانی ئیکراه و ناچاریەوە کە ئاسانیش ئەوە نییە. ئەنی کەسێک گیرا بێ تفەنگی لەسەر ڕاگیراوێ بڵێ نەگە بەشداری ئەو دەنگدانەی نەکەی وانەڕێی وانەکەی ئێمە دەتکوژین کە ئەوەشیان ئاسان نییە و نەبووە و خەڵکەکە بە هەڵبژاردننی خۆی و بەدڵی خۆی دەچی. جا دەڵێن ئەگەر ئیکراهی تێدا نەبوو بە مەرجەکانی ئیکراهەوە ئەو کەسە بزانێ هەڵبژاردنەکە بە مانای ئەوەیە ئەندامێکی لەو پەرلەمان هەردەبژێری کە یاسای دش بە ئیسلامی تێدایە و بڕیار دەدرێ ئەو کەسە کە دەنگیدا پێوە کافر دەبێ و لە ئیسلام دەردەچێت. دەڵێن جۆری دووەمیش ئەوەیە کە نەیزانی بێت کە بربژێرەکە دەبێتە ئەندام پەرلەمان و یاسای دادەنێت و یان پێچەوانەی ئیسلام یان بە یاسایەک ڕازی دەبێت و دەنگی لەسەر دەدات کە پێچەوانەی شەرعی ئیسلامە، بەڵکو وا تێدەگا لەبەر خزمایەتی دەنگی پێدەدا یان لەبەر ئەوەی کەوە تێگەیەندراوە کە خزمەت گوزاری بۆ دابین دەکا، ڕێگاوبان، جادە، معاش و فلان شتی بۆ چادەکە، ئەوە لەبەر نەزانینی و شارەزا نەبوونی بەکاری پەرلەمانەوە و حاڵی پەرلەمانەوە و یاساکان و پرۆسەکەیەوە، نەک لەبەر نەزانین و عوذر بەجەهل بەوەی کەوە شرکی کردووە و شرکی نەناسیوە و ئێمە مشریک و کافری ناکەین، بەڵکو ئەو زانایانە دەڵێن لەبەرەوەی ئەو حاڵی پەرلەمانەکەی نەزانیوە و حکومەکەی نەزانیوە و نەیزانیە کە کارەکەی خاوەن تەوحید و مسلمان بێ، لایەنی کەمیەکەی بە خۆی کەسەکە مسلمان بێت، تەوحیدی هەبێ و کافر نەبوو بێت، ئەوە تەنیا گوناهی توش بووە ئەگەر لەو پێناوەی وای کرد و دەنگەکەیدا و بەشداری کرد و ڕاستیەتی ئەنجومەنی یاسادانانی کە بۆ ڕۆن نەبوو بۆەوە. بەڵام لە دوای ئەوەی کەسێک بۆی ڕۆن کردەوە و تەواو حاڵی کرد و تێگەیاند و بەڵگەکانی بۆ هیناوە و تکاکە یاسادانانی تێدایە، دش بە ئیسلامی تێدایە، هەر خۆی لە خۆیدا سیستەمەکە پێچەوانەی قورئان و فەرموودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو کاتی ئەگەر هەر پێداگری کرد لەسەر دەنگدان و بەشداریکردن بە دەنگدان و بەشداریکردنەکەی کافر دەبێ و لە ئیسلامدا دەردەچێت. جا لێرە پێویستە سوود و کەلکێکمان وەرگرت ڕۆنکردنەوەی لەسەر بدەین. ئایا ئەوانەی دەبنە ئەندام پەرلەمان و دەردەچن و لەو دەستگای هەن جائز و دروستە هانایان ببردرێتە لای لە دوای دەرچوونیان بەبێ ئەوەی دەنگت پێدابن و بڕوات پێهینابن و لەگەڵگاندا بووبی بۆ کاروبارێکی مسلمانێکی کە گیرا بێ یان ستەمی لێکرابێ تاوەکو ئەو ستەمەی لەسەر لا بچێت. ئەگەر دان زانایان فەرمویان ئەگەردان نەنێت بە ئەندامیەتی و کوفر و گوناهەکانیەوە و هیچ مەرجێکت لەسەر نەبێت تو بەڵکو دانەبەزی لە بیر و بڕوا و عەقیدەتەوە تەنها بۆ ئەو داواکاریە بچیە لای کە ستەمەکە و گوناهەکە و مەظلومیەتەکەی لا بداتن لەسەر ئەو کەسەی یان بەری بدا مسلمانەکەی، ئەوە دەڵێن جائزە و دروست و ڕێگا پێدراوە، هەر چەنداندێکیان دەڵێن چاکتر وایە ئەوەش نەکرێ با کەسەکە تەشجیع نەبێ و کەیفی بەخۆنێ و نەیکاتە پڕوپاگەندەی هەڵبژاردن لەو کاتەی کەوە جارێکتر بەشداری دەکا و هەڵدەبژێر درێتەوە. جا لە کۆتاییەکەی ئەڵقەی ئەو جارەش ڕای پەسند لە ڕایەکان دیاری دەکەین زۆر بە کورتی و پوختی. ئەویش دەڵێن ڕای پەسند ئەوەیە بەڕێزان و خۆشەویستان لە دوای ئەو توێژینەوە ئەو باس و خواز و بەڵگانەی کەوا هینامانەوە دەڵێن
ئەوە ڕایپەسندە. ڕایپەسند لە هەردوو ڕایەکانی کە لە سەرەتا گوتمان ئایا دروستە بەشداریکردن یان نادروستە، کە ڕای یەکەم ڕێگایان پێدا و هەندێک پێیان واجب و پێویستیش بوو، ڕای دووەم قەدەغەیان کرد و پێیان کوفر و شرک بوو. لەو دوو ڕایانە دەڵێن ڕای دووەم ڕاست و دروست و پەسندە. لەبەر ئەو خاڵانەی کە دەخەینە بەرگوێزکەتان ئێستا کە گوتویانە حرامە و قەدەغەیە و کوفر و شرکە هەڵبژاردن و دەنگدان بۆ ئەنجومەنی یاسادانان. یەکەم لەبەروەی ئەو ڕایە پەسندترە بەهێزە کە ڕای یەکەم بەڵگەهێنانەوەکانیانمان هێناوە بە ئایەت و فەرموودەکان زۆر لاواز و بێجێ بوون. پشتبەستن پێیان بەڕاستی تەواو نەبوو، تەنها ئەوەندەیان هەبوو کە بڵێن بەرژەوەندی و زەرورەت بوو. بەرژەوەندی و زەرورەتیەکەشمان پوچەڵ کردەوە و هەڵماوەشاندەوە و بە تەواوەتی هیچ بەرژەوەندی و هیچ زەرورەتێک گرنگتر نییە لە تەوحید و خوابەیەکگرتن کاتێکەوە ڕێگای شرک بگریە بەر بۆ بەرژەوەندیەکی کەم دروست نابێت. و لە پاشان لەبەر ئەو خاڵەی ئەو ڕایە پەسندترە چونکە ئەو خراپیانەی ژماردمانن لە کۆتاییدا و خلیسکانەکان لە ئەنجامی بەشداری پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان و ئەندامیەتی پەرلەمان کە دەکەوێتەوە زۆر گەورە بوون و تەنها یەکێکیان بەسە بۆەوەی لێی دوور بکەویەوە و بڵێ حرامە و قەدەغەیە و نابێ بکرێتن. و سێەمیان لەبەروەی ئەو ڕایەمان پەسند کرد و پێمان وایە هەر ئەوە دروستە، بەڵگەی زۆر و بەهێزەکانی ڕای دووەم بوو کە ڕاشکاوانە ڕوونمان کردەوە لە ئاەتەکانی قورئان و فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام و سەلماندنی واقعی خراپی کارەکە و ئەنجامی خراپی. کەواتە لێرە بەدیار کرد کەوا ئەو بەرژەوەندی و شتانەی دەهێنرێتەوە و باسی لێوە دەکرێتن بەڕاستی زۆر کەم و کورتترن لە چاو ئەو خراپە و ئەو زەرەر و زیانانەی کە لێی دەکەوێتەوە. باشە با بزانین ڕای پەسندیش دەربارەی کاندید و بربژێر و دەنگدەریش چییە؟ ئەویش دەڵێن ئەوەیە یەکەم بربژێر کافر دەبێ و لە ئیسلام دەربچێت بۆ ئەندامیەتی پەرلەمانیان دەرنەچێت مادەم دانی ناوە بە یاساکانی کۆمۆسیۆن و دیموکراسی و بڕوای پێیان هێناوە لە پرۆسەکەی بەشدار بووە. دووەم دەنگدەریش ئەوە ڕای پەسندە ئەوەی تێگەیشتووە و بەبێ حوجە لەسەرکردنیش ئەوە کافر دەبێت و کە بەشداری بکە و دەنگ بدات و ئەوانەی نەزان و غەریب حاڵیشن بەڕاستی نازانن پەرلەمان و یاسا چییە و لە دۆڵێکی تر دەژین لەو دنیاییدا ناژین و شارەزانینە کە یاسای دش بە شەریعەتی ئیسلامی لێ دەردەچێ و کاری سەرەکی پەرلەمان بریتیە لە یاسادانان و تەشریعکردن کە ئەوەش تەنها مافی خوای پەروەردیگارە. ئەوە بە دڵنیاییەوە بە قسەی زاق و بریقەکانی کاتی پڕوپاگندەی و یان بەڕیش و بە مەندیل و جوبەی یا کاندیدەکان و خەڵکەکانی پشتگیریان لێ دەکەن یان بە حیجابی ئەوانەی کەوە خۆیان هەڵبژاردووە لە ئافرەتان بە خۆیانەوە پاشگری ئیسلامیان لکاندووە و خۆیان کاندید کردووە هەردەخەڕەتێن و یان بەو پروپاگندانەی کە دەڵێن خزمەتتان دەکەین ئەوانە بەڕاستی لە دوای ئەوەی ڕۆنکردنەوەیان بۆ بکرێ و بیان و بڕ بکرێن و حوجەیان بەسەردا بکرێ ئەو کاتی پێیان دەڵێن ئەوە ڕاجح و پەسندە کافر دەبن و ئەگەرنا لە پێشتردا پێیان ناڵێن کەوە بە دیاریکراوی کافرن و کافر دەبن. جا والله أعلم ئەوە ڕاستیەکان بوو لە ئەڵقەیدا بێ بە پشتیوانی خوای رب العالمین نامەیەکی ئامۆژگاری کار و کراوە بۆ بربژێر و بۆ دەنگدەران دەنێرین و چەند ئامۆژگاری و دڵسۆزیەکی دەنوێنین بەڵکو سوودی لێوەربگرن و بگەڕێنەوە لەو شرک و کوفر و هەڵە و کەم و کورتیانەی کە تێکەوتونە هەتا مردنیان بەسەدا نەهاتیە و قیامەتیان لێ بەرپا نەبووە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.